بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان پەرەی سندووە و تا دێت ئامارەکانی توشبوون و گیان لە دەستدان ڕوو لە هەڵکشانن. پسپۆڕانی تەندروستیش ئاماژە بۆ دەکەن قۆناغەکە پێویستی بە خۆپارێزی و تاکپارێزی هەیە و بە ڕێگایەکی باشی دەزانن بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. دەمامک لە دەم بکە کە چووە دەرەوە لە خەڵک دوور کەویتەوە، هەر شوێنێک کە دیتی قەرەباڵغی تێدایە لێ دوور بکەویتەوە. دەستی دا هەر شتێک گومانی هەبوو خێرا دەستی بشوە. ئەوانە ڕەنگە بتوانین بڵێن 175 بمان پارێزی. وتەبێژی وەزارەتی تەندروستیش ئاماژە بەوە دەکات ئێستا ڤایرۆسەکە لە ناو کۆمەڵگەدایە و هۆشداری دەدات لە زیاتر بڵاوبوونەوە و تەشەنەکردنی ڤایرۆسەکە ئەگەر هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی تەندروستی نەبن. هەڵکشانێکی زۆر خێرایە، ژمارەی مردنە زۆر خێرایە، ژمارەی حاڵەتە ناجێگیرەکان زۆر زیاترە. لە ئێستادا ئەو کەسانەی نیشانەیان هەیە زۆر زیاترن، نزیکەی 150 نەخۆشەکانمان نیشانەی نەخۆشیەکان هەیە. ئەمەش بەڵگەی توندی و زۆری بڵاوبوونەوەی ئامارەکەیە نەخۆشیەکەیە و نیشانەیەکی مەترسیدارە بۆ ئەوەی کە بڵین بەڕاستی ئێستا ئەم ڤایرۆسە گەیشتۆتە حاڵەتێک مەترسەکەی چەندین هێندە بۆتەوە و لە هەر چرکێک دەکرێت خوانە خواستایمە ڕوبەڕووی کارە ساتێک بینەوە. تاوەکوی ئێستا هیچ ڤاکسینێک و چارەسەرێکی بنەڕەتی بۆ نەخۆشیەکە نەدۆزراوەتەوە، بەڵام هەندێک ڕێگا وەک چارەسەر بەکاردەهێنرێت بۆ باشترکردنی دۆخی تەندروستی توشبووان. یەکێکیش لەو ڕێگایانە پلازمایە. هەر بۆیە پسپۆڕانی تەندروستی داوا دەکەن ئەو کەسانەی لە نەخۆشیەکە چاکبوونەتەوە پلازما ببەخشن بەو توشبوانەی کە دۆخی تەندروستیان ناجێگیرە. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.